هەر داخلی نایابی کوردستان یعنی پێشمەرگەی سێمانی لەسەر ئەنجامە خراپەکانی بەردەوام ئەم هەفتەیەش نەیتوانی لە یاریگەی خۆی برنەوە بەدەست بێنێ دوای بەرامبەربوونی لەگەڵ زاخۆش دوایین پلەی ڕیزبەندی کۆمەڵەکەی گرتووە. یانەی پێشمەرگەی سلەیمانی ڕێگەی بردنەوەی لێون بووە و ماوەی هەژیاریشە تامی بردنەوەی نەکردووە و ئەم هەفتەیەش لە یاریگای خۆی بەرامبەر دەبێت. لە میانە یەکێک لە یاریەکانی هەفتەی دوانزەی خولی نایابی کوردستان پێشمەرگەی بەرگسەوز لە یاریگای خۆی میوانداری زاخۆی کرد. لەگەڵ دەستپێکردنی گەمی یەکەم یاریەکە هەردوویانە بە چەند هێرشێک بەختی خۆیان تاقی کردەوە نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ بە تایبەتی یانەی خاوەن یاریگا. بەڵام سەرجەم هەوڵەکانی هەردوویانە بەبێ هەژاندنی تۆڕی گۆڵی یەکتری کۆتایی هات. گێمی دووەم جارێکی تر بە بەهێزی و هێرشەکانی یاری پێشمەرگەی سلەیمانی دەستی پێکردەوە و لە ڕێی هێرشەکانیشیەوە فشارەکانی زیاتر کرد بۆ سەر گۆڵی بیانەی میوان. گێمی دووەم بە بەهێزی یانەی پێشمەرگە دەستی پێکرد و بە هێرشەکانی فشارەکانی زیاتر خستە سەر گۆڵی میوانەکەی. سەرکەوتوش بوون کاتێک ئاریان جەوهەر بەلێدانی سزا لە خولەکی 52 گۆڵی یەکەمی یاریەکەی تۆمار کرد. لە بەرامبەردا یاریزانانی میوان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە هێرشەکانیان چڕتر کردەوە و توانیان لە خولەکی 79 ئەسعەد کازم گۆڵی بەرامبەری یاریەکە تۆمار بکاتەوە. دوای ئەو گۆڵە هەردوویانە نەیانتوانی گۆڵی تر تۆمار بکەن و یاریەکەش بە گۆڵێک بۆ هەردوو لە کۆتایی هات. بەڵێ بەڕاستی ئەوەی ئەمڕۆ هاتی ناو یاریگە بۆ سێ خاڵ یاریەکە بوو. یاریزانەکان هەموو وعدی ئەویان نەبوو کە بتوانین سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. وە خۆشتانە ئەتان بینی شەوت یەکەم چ شەوتی دووەم یعنی باڵا دەست بوون لە یاریەکە ئەمان توانی گۆڵی زیاتر بکەین. فرسانی کە ئێمە فۆتێنی یعنی حەقی خۆی نایەن بە یاریەکە. بەڕاستی پەلە پەلەکەین لە هێڵی پێشەوەیە و ئێمە یەک دو یاریزانیشمان لە سەرەتای دەوری ئەوە تووشی پێکان بوو لە هێڵی پێشەوە یعنی نهێنانی یاریزان بۆ شوێنی ئەوان و بگر ئەو یاریزانانی کە ئێستا ئەگە وەکو بەدیش بێنە ناوە یاریەکە یعنی یاریزانی شەباب بوو لە ئاستی خۆمان رازین هەتا ئەو کاتی کاتینە ناو مەنتیقەی جەزە. بەڕاستی لەوێ یعنی ناتوانین ئەو هەلانە بخۆزینەوە هەر هی ئەوەشە کە هەموو یاریەکان ئەوە بە نەتیجەی تعادلیان دۆڵان هێنە دەرەوە. طبعا بيكم ما تبخزان يعني افيار يعني قال لك زحمه بالنسبه ما وكيل بيجن مصدر وقال دماهي كالستيبي بيشمرجش فريقك قال لك باشا. طبعا فريق دماهي كيجي يعني طموحه وصانا ما بس يا طموحه ما كمينتا دوري كردستاني افريقيا جراستي يعني فريق ما باستك باش ولو عدد لاعب جيكين بين هذا لاعب ما تشوفين دوري عراقي افريقيا تديت يعني شهر لاعب بيش لاعب من جنج الشباب مئنات النافرين زي الفريق ده وسوباسيا لاعبات كماروسا والحمد لله افريقيا فريق ماشي يعني بيشتي جورج السلمهاتي بجزائر فريق ما بشوكي باش شيا كنترول السله خاصة وسطي وانا بەو بەرامبەربوونە پێشمەرگەی سلەیمانی بەدەخاڵ لە دواتیپی کۆمەڵی یەکەمدایە بە دوو بردنەوە و 4 بەرامبەر بوون و 6 کەست. یانەی زاخۆش پلەی یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەکەی گرتووە بە 5 بردنەوە و 6 یەکسان بوون و دۆڕاندنێک و 21 خاڵیشی کۆ کردوێتەوە. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.